ئەم گامێشەی بەناو پومەلێلۆ لە 28 مانگی 6 لە دایک بووە و لە مانگینۆ ئاشکرا بوو بۆ جیهان. پومەلێلۆ بەرهەمی پرۆسەی پیتاندنی تاقیگەیە کە دکتۆرەکان بۆ 40 ساڵ لەسەر مرۆڤ بەکاریان هێناوە. ئەمە سەرکەوتنێکی زۆر گەورەیە بۆ زانایان. ئێمە کارمان کرد لەسەر گامێشی بەفەڵۆ. ئەمە شتێکی گەلێک گرنگە. بۆ هۆکارەوە شارزایەکی زۆرمان پەیدا کردووە کە بتوانین چۆن لەسەر ئەو ئاژەڵانە کار بکەین کە مەترسی لە ناوچوونیان لێ دەکرێت. هەنگاوی داهاتووی ئەم زانایانە ئەوەیە کە چۆن بتوانن ئەم تەکنیکە لەسەر ئەو ئاژەڵانەی لە مەترسینەماندان بەکاربێنن. ئێستا پومەلێلۆ زیندووە و ئەوەش نیشانەی ئومێد. لە تەواوی جیهاندا زۆرێک لەو جۆرانەی کە لە بەردەم لە ناوچوندان و تەنها هێنانەوەیان بۆ ناو ئەو سروشتەی خۆی کە تایدا بووە ناتوانێت ژمارەیان زیاد بکات لەبەرەوەی پێویستە بیلۆ بکەینەوە کە بۆ نمونە ئاژەڵی سەیبڵی زەبەلاح کە لە ڕۆژەڵاتی ئەفریقا بۆنگۆ هەیە لە ئۆرلۆ ناوچەی مامباسی لە کینیا لە هەمووی گرنگتر کەرکەدەنی سپی باکووریە کە تەنها 3 دانەماوە لەو ئاژەڵە. ئێستا پومەلێلۆ زیندووە و ئەوەش نیشانەی ئومێدەواریە بۆ ئاژەڵی دیکە.